بەڕێزتان هەم لە یاگاگەدارن بەهۆی ئەو شەپۆ لە بارانبارینەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردو ئاستی دەریاچەی دوکان بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە بۆ مەبەستە ئاستی تەسریف لە زەی دوکانەوە زیادی کردووە ئەو شەقامێکی ئەیبینن لەلاوانەیە لە 30 ساڵی پێشترا ئەوە بەو شێوەیە نەگیرابێ یاخۆ ئەو ئاسەنگی بۆ شۆفێران دروست نەکردبێ. داوامان لە هاوڵاتیان و لە گەشتیاران هەیە کە ڕووەکەن نەم ناوچەیە بەهۆی دڕفێنی ناوچەکە و بەهۆی زیادکردنی ئاسی ئاوی دەریاچە و زیەکەشەوە خۆیان بە دوور بگرن لە ڕۆخی زیەکە لەبەرەوەی مەترسی ئەکەوێتە سەر ژیانیان ڕاستەوخۆ زیەکە بەسراوەتەوە بە شەقامەکەەوە بۆی داواکارین هەتا ئەتوان خۆیان بە دوور بگرن لەو زەیە. دۆخەکە ئێستا زۆر ئاساییە هاوڵاتێکی زۆر ڕوویکردۆدە ناوچەکە خۆ دەزانی تەنان لە ڕۆژانی پێشتر گەشتیار زیاتر ڕووی لە ناوچەکە کردووە بەڵام ئەوەش ئەوە ناگەێنێ کە خەڵک ڕووکاتە ئەو کەپرانی بە تایبەتی ژێر ئاو کەوتون بەڵام هەندێک کەپریشوانەیە لەم حاڵتەش هەر گەشتیاری ڕووی تێ کردووە و ئێمەش وەکو سەرۆکایەتی شارۆایی دوکان وەکو ئیداری قەزای دوکان ئاگداری و هۆشداریمان ناوەتە هاوڵاتیان پێشتر بە پسوڵی ڕسمی کە خۆیان بە دوور بگرن لە ڕۆخی زیەکە لەو شوێنانی کە خەتەری لەسەر ژیان و ماڵیان هەیە دوورکەونەوە. سوپاس بخوا تا ئەم دقەیەش هیچ ڕووداوێکی گیانی ڕووی نەیەوە ئەوەی هەیە کە ڕووداوی مالیە ینی مادیە کە بەر هاوڵاتیان کەوت بێ بەڵام ئەوەش بە ڕێژەکە کەمترە لەوەی کە لەبەرەوەی پێشتر ئامادەکاری بۆ کرابوو پێشتر هۆشداری درابوو بە هاوڵاتیان و ئێساش تیمەکانی شارەوانی و حکوومەت ئیداری قەزای دوکان بە تۆکمەی هەماهەنگێکی باش هەیە لە بینی یەکترا و بەڕێوەبەرایەتی بەنداوی دوکان ڕێنماییمانەکە لە ئاست بەرزبوونەوەی زیەکە پێشتر ئاگدارمانەکات و ئێمەش ئەو ئاگداریە بە هاوڵاتیان نەگەێنین بۆی هیچ نەبێ بتوانین ڕێگریە بکەین یاخود زیان کەم بکەینەوە لەو کەبەر و هاوڵاتیان ناکەوێت. بەڵێ وەڵا وەک بە منکەوتن نزیکەی 12 کە پرما بەژێر ئاو کەوتووە. بەڵێ هیچ زەرێکی بەڵێ حتمما زەرری زۆری لێداوە چونکە ئەگەروانە وایە ئێستا پڕ لە سەیرانکەر دەبوو ئەنواع کەس دێتە ئێرەکانە بۆ نمونە فارس کورد عەرەب هەمووی دێن ئەگەروانە وایە ئێستا لە ڕووی گەشتیاریەوە زەرێکی زۆرمان پێگەیوە. وەڵای اینجا شتەکە دیارە لەبەر چاوان کە لە ڕووی حکوومەتەوە وا بزانم هیچ لە قەوامی حکوومەت دانیە چونکە ئەمە شتێکی سروشتیە و بەدەست حکوومەت نییە چونکە هیچ ناتوانرێ بکرێت. وەڵی هەتا ئێستا هیچ دەنگۆی وامان بەرجووی نەکەوتووە هیچ شتی وامان جۆ لێ نەبووە کە یاوە ئاگدارکردنەوە یەک وەک شتێکی کە پێمان بڵێن قەرەبوو بکرێنەوە.